هەڵبژارنی ئەمجارەی هەرێم 100 کورسی و 100 ململانێ کەمتر لە 2 مانگونی و لە بەردەم لایەنە سیاسیەکانی هەرێم داماوە بۆ چێبڕچێ و ململانەی برنەوەی کورسیەکانی پەرلەمان. هەڵبژارنی ئەمجارە جیاواز لە پێشووتر زۆرترین هێز و ململانێ و چێبڕچەی تێدایە و چاوەڕێ دەکرێت بانگەشەیەکی توند و سەختی تێدا بەڕێوە بچێت. هەڵبژاردنێک هەموو لایەنەکان لێی دەترسن و کەس نازانێت چێ بەبراوە و چێش بەدۆڕا و لێی دەردەچێت. خاڵی بەهێز و لاوازی لایەنەکان چین؟ بینەری ئەم شیکاری تیوار بن تا زیاتر بەرچاوتان ڕوون بکەینەوە. هەڵبژاردنی ئەم جارە بۆ پارتی وەک هێزی یەکەم سەخت دەبێت. پارتی کە براوە و هێزی یەکەمی سەرجەم هەڵبژارنەکانی ڕابردوو بووە. ئەم هەڵبژارنە بۆ ئەو قورس و یەکلاییکەرەوەیە. بۆیە ئەو حیزبە تووشی چەندین ئاستەنگ و بربەست بۆتەوە کە گرنگترینیان دابشکردنی کورسیەکانن بەسەر 4 بازنە و نەخوێندنەوەی پەنجەمۆری بەشێکی دەنگدەرانی سنووری دهۆک و هەولێرن. جیالەوەی هێزە دژبەرەکانی پارتی لەم هەڵبژارنە زیاتر بوون. جگەلەوەی وەک دەوترێت هەژمونی ئێران لە بڕیارەکانی دادگای فیدراڵی و لە کۆمسیۆنیش بۆ گۆڕینی نەخشەی یاریەکە ئاستەنگن بۆ پارتی. بەڵام خاڵی بەهێزی پارتی لە مەڵبژارنەدا ئەوەیە جگە لە بوونی هێز و گوتاری نەتەوەیی جڵەوی کێشە و پرسەکانی هەرێمیش لەگەڵ بەغدا هەر لە دەستی پارتیدایە. تا ئێساش بڕیاری حکوومەت و موچە و بڕیارە گرنگەکان لای پارتین. ئەو حیزبە لە هەولێر و دوهۆک قوڵایی جەماوەری هەیە و ئەندام و لایەنگرە سەرسەختەکانی دەبنە خاڵی بەهێزی ئەو حیزبە. جیالەوەی پەرتەوازەیی لایەنە دژبەرەکانیشی یەکێکی ترە لە خاڵە بەهێزەکانی. سەبارەت بە یەکێتیش ئەو دەیەوێت بە خەیاڵی هەڵبژارنی کەرکووکەوە بچێتەوە ناو ململانەکان، بەڵام پێناچێت گۆڕەپانی گەمەکە هەمان شت بێت. یەکێتی بڕیارەکانی دادگای فیدراڵی و هەڵوەشانەوەی یەکبازنەی وەک خاڵی بەهێزی خۆی نیشان دەدات. بەڵام کێشە ناوخۆیەکانی ئەو حیزبە و هەڵوێستە دژ بەیەکەکانی لە حکوومەت و حیزب و خراپی دۆخی سلێمانی و ناوچەکانی حکومڕانی خاڵی لاوازی ئەو حیزبان. سەرباری ئەمانەش نەوەی نوێ و لیستی بەرەی گەلی لاهور شێخ جەنگیش گەورەترین مەترسی بۆ یەکێتی دروست دەکەن. هەرچی نەوەی نوێشە بانگەشەی برنەوەی کورسیەکی زۆر دەکات، بەڵام بەدەستنێنانی کورسی لە هەڵبژارنی کەرکووک کاریگەری لە گوتاری ئەو هێزە کردووە. جیالەوەی دەرکەوتنی لیستی لاهور شێخ جەنگی و لیستی پەرلەمانتارە ناڕازیەکانی گۆڕانیش وەک زیان و خاڵی لاواز بۆ نەوەی نوێ لێک دەدرێتەوە. بەڵام کاریگەری میدیا بەهێزەکەی و جوڵە و فشارەکانی لە بەغدا وەک لایەنێکی بەهێزی نەوەی نوێ سیر دەکرێن و دەیەوێت لەم ڕێگایەوە قورسایی خۆی بسەلمێنێت و دەنجێکی زۆر کۆبکاتەوە. سەبارەت بە لیستی بەرەی گەلیش بە سەرۆکایەتی لاهور شێخ جەنگی چاویان لەوەیە بە ڕەخنەگرتن لە یەکێتی نوێی دوای لاهور شێخ جەنگی دەنگە ناڕازیەکانی یەکێتی ببن. جیا لەوەش پەیوەندیەکانی لاهور شێخ جەنگی لەناو بنکەی جەماوەری یەکێتی و پەیوەندیەکانی پێشووی لەگەڵ لایەنە عێراقی و وڵاتانی دیکە وەک خاڵێکی بەهێزی بەرەی گەل سیر دەکرێن. جگە لەوەش لیستەکە پشت بە کاندیدی بەهێز دەبەستێت، بەڵام کاندید و لایەنگرانی ئەم لیستە لە ژێر فشارێکی دەرونی قورسدا دەبن، بە تایبەت لەلایەن یەکێتیەوە. جگە لەوەی نەبوونی میدیا و گوتارێکی بەهێزیش بوونەتە خاڵی لاوازی پارتەکەی لاهور شێخ جەنگی. یەکگرتووی ئیسلامیش کە پێدەچێت دۆخی لە حیزبە ئیسلامیەکانی دیکە باشتر بێت، بە خەیاڵی دەنگەکانی لە هەڵبژارنە پەرلەمانێکی ڕابردووی عێراق چاوی لە سەرکەوتنە، بە تایبەت لە سنووری دهۆک. جوڵە و فشارەکانی ئەم دوایی یەکگرتوو لە بەغدا و دادگای فیدراڵی بەشداری لە خۆپیشاندانی مامۆسایان و کشانەوەی لە حکوومەتە خۆجێیەکان تا ڕادەیەک بوونەتە خاڵی بەهێز بۆ حیزبەکە. بەڵام ئایدۆلۆژیای ئیسلامی حیزبەکە و بوونی هێزە ڕکابەرەکانی دیکەی گرفتن بۆ یەکگرتوو. جگە لەوەش بوونی کاندیدی دووبارە و گوتاری سیاسی و میدیایی دووبارەش بۆ ئەندام و لایەنگرانی ئەو حیزبەش گرفتن و دەبنە خاڵی لاوازی لەم هەڵبژارنەدا. کۆمەڵی دادگەریش بە کۆمەڵێک گرفت و کێشەوە دەچێت هەڵبژارنەکەوە. کۆمەڵ بۆ ئەم هەڵبژارنە بەسەر چەندین کێشەدا کەوتووە. گرنگترینیان بەهێزبوونی یەکگرتووی ئیسلامیە لە گۆڕەپانەکە. هاوکات گرفت و کێشەی پەرلەمانتارەکانی ئەو حیزبە لە بەردەم جەماوەرەکەیدا تووشی ئیحراجی کردوون. ئەم هەڵبژارنە بۆ کۆمەڵ سەرێشەی زۆر دروست دەکات.
حیزبەکە بە دوای گوتارێکدا دەگەڕێت دەستی بۆ ببات و تا ئێساش ڕوون نییە ئەو حیزبە بەنیازی چییە و چۆن ڕکابەری لایەنە دژبەرەکانی دەکات. سەبارەت بە لیستی پەرلەمانتارە ناڕازیەکانی گۆڕانیش دەیانەوێ پشت بە دەنگی عەلی حەمەد ساڵحی سەرۆکی لیستەکە ببەستن وەک خاڵێکی بەهێز. بەڵام ئەم لیستە تووشی چەندین ئاستەنگ و چەڵەمە بۆتەوە کە گرنگترینیان جیابوونەوە و کشانەوەی بەشێکی دامەزرێنەرەکانیەتی. جیالەوەش بوونی پەرلەمانتارەخانە نشینکراوەکان خاڵێکی لاوازی لیستەکەیە. کوردبینی گوتاری سیاسیان کە تەنها لە موچە و کێشەکانی ڕۆژانەی خەڵکدا کورد بۆتەوە خاڵێکی لاوازی گوتاری سیاسی و بانگەشەی هەڵبژاردنی ئەو ڕەوتەیە. بزوتنەوەی گۆڕانیش کە چاوەڕێ دەکرێت تووشی گەورەترین شکست بێت بە ژمارەیەکی زۆری کاندیدەوە دەچێت هەڵبژاردنەوە. بەڵام تا ئێساش دۆست و نایارەکانی ناتوانن خاڵێکی بەهێزی ئەو بزوتنەوە جەماوەریەی جاران باس بکەن کە بتوانێت بگاتە پەرلەمان. بۆیە ئاماژەکان بەو جۆرن کە ئەم هەڵبژاردنە گۆڕان دەبێتە ئاردی ناودڕک و دۆڕاوی یەکەمی گەمەکە دەبێت. بە تایبەت بەشداریکردنی لە کابینەی نۆی حکوومەت و نەکشانەوەی لە کابینەکە دوایەوەی ماوەی 9 مانگیدا بە حکوومەت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی بەشداریکردنی لە حکوومەت. هەرچی سەبارەت بە بزوتنەوەی ئیسلامیە بە هەردوو باڵەکەیەوە و سۆسیالیست و زەحمەتکێشان و شیوعی و لایەنەکانی دیکەشە بەهۆی سیستەمی فرەبازنەیی ئەم جاری هەڵبژارنەکەوە پێناچێت بتوانن بگەنە پەرلەمان و ئەمەڵبژارنە خاڵی کۆتایی لە بەردەم بەشداری ئەو لایەنانە لە هەڵبژاردندا دادەنێت. هەر چۆنێک بێت هەڵبژاردننی ئەم جارە پرۆسەیەکی ئاڵۆز و پڕ لە ململانە دەبێت و بە دروستیش نازانرێت کام لایەن سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان پڕ دەکەنەوە.